لە چوارچەوەی کار و چالاکیەکانی بەڕێوەبەرەتی پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای هەڵەبجەدا بۆ ماوەی 8 مانگی ڕابردوو زیاتر لە 7 تۆمەتبار دەستگیر کراوە بە کە بە تۆمەتی جۆراوجۆر سەرپێچیان لەو یاسا کارپێکراوانەی پۆلیسی دارستان و ژینگەی هەرێم کردووە. هەروەها بە بڕیاری بەڕێز دادوەری لێ کۆڵینەوە ئەمڕۆ 320 تۆڕی دەستگیرکراو کە لە کاتی وەرزی قەدەقەی ڕاوماسیدا دەستی بەسەرا گیراوە خاوەندارەتیان دەگەڕێتەوە بۆ سەرپێچیکاران بە تەلەف دەکرێتەوە لە ناوبرێن. هەروەها لە ماوەی 8 مانگی ڕابردوودا زیاتر لە 26 چەکی جۆراوجۆر دەستی بەسەرا گیراوە کە بەشێکیان بەبێ مۆڵەت هەڵگیراون و بەشێکشان بەکارهێناون لە دیاردەی ڕاوکردنە. هەروەها زیاتر لە 25 ئۆتۆمبیل و ماتۆرسکیلی دەستی بەسەرا گیراوە کە خاوەندارەتیان ئەمانش بێگومان دەگەڕێتەوە بۆ کەسانی کەوا سەرپێچیان کردووە لەو یاسا کارپێکراوانە. دیاردە یەکەم ساڵ زیاتر بەربڵاوە لە چاو ساڵانی ترا ڕووداوی ئاگرکەوتنەوەیە کە زیاتر لە 25 حاڵەتی ئاگرکەوتنەوە هەبوو لە ناوچەکەداوە بە هەزاران لە دۆنم لە پوش و پاوان و دارستانە سروشتەکان سوتاوە. بە پرسیارێکی سەر ڕاوکردنی ماسی بە قومبەلە بە کارەبا بە ژاو بە کلۆر ئەمانە زیادی کردو ئێوە چیتان کردو ئیجراعاتی ئێوە چیە دووەمیش ئەو کەسانەی و زۆر ڕاوانەکەنەوە کارمەندی خۆتان چ کارمەندی پۆلیس بیان ئاسایش بێت. پرسیارێکی ترشمەوەیە بەڵام پێش ئەوەی ئێوە بچن بۆ دەستگیرکردنی و کەسانە کارمەندەکانی خۆتان تەلەفۆنیان بۆ خەن ئاگاداریانەکەنەوە یعنی بۆ چۆن بڵێن کۆنتاکێکی لێنەوە کارمەندەکان ئەو کەسانەی کە ڕاوە کارکەن. بەڵێ بەشێک لەو دەنگۆیانێ بە زۆری بێ ڕاتەکەینەوە و هەر کەسێک بەڵگەیەکی هەر شتێکی هەبێت ئێمە ئامادەی پێشوازی لێ بکەین چ لەلایەن خۆمان وەکو بەشی یاسای بەڕێوەبەرەتیمان یاخود لە دادگاکان بێت بتوانین سکاڵا لەسەر هەر ئەفسەرێ یاخود کارمەندێک بجوڵێنکەوە تۆمەتبار بێت بە هاوکاریکردنی و سەرپێچیکارانە. دیاردەی ڕاوکردنی ماسیش ڕێگە پێدراوە بە تەنها بەکارهێنانی قولاپ و تۆڕ هەر جۆرە شێواز و ڕێگایەکی تر قەدەقەی ئەوە ئێمە لە ڕێگەی تیمی گەڕۆکەوە چاودێری دەریاچەکەیەکەین بەڵام بە شێوەیەکی جێگیر خاڵی جێگیرمان لەسەر دەریاچەکە نییە تەنها لە کاتی وەرزی قەدەقەی ڕاوماسیدا